ڕۆژانە ڕون و گاز و نەوت دەفرۆشین لێکوانە بە تایبەتی نەفت ئێمە بەزدەر ئێمە تقریبا نەفتە لێکوانە جێ فرۆشتنی زۆرە ساعەکان بەزەوانی کە مەزدەرن زۆر کە من لە 3-4 کە زیاتر تێپەڕ ناکەوانی مەزدەری ئەو نەفتە ئاتەن لە دەوروبەر دێ لە زیاتر لە بەغداوە دێ لە جنوبەوە دێ بە ڕێگای قاچاق داخل لەبیتەوە لێر چونکم حسە کەمە ئێستا کە پێشتر حسەی شەریکاتەکان دەدرا تاسیری هەبوو لەسەر بازار حکوومەت عێراق حسەی دەدا ئەو شەریکاتانێک وەکو یعنی معاملەکان و کارگەکان ئەو کارگەی سبوغ و بابەتانەکەیشان تێدا دەکرد ئەو حسەیە ڕاوەستا حکوومەتی عێراقی 2 مانگە وەزارەتی نەفت عێراقی ڕایگرتیە و نازانن هۆکارەکەی چییە کێشە لە سەیتەرا توش نابی چکە بە ڕاستمی دێتن ئەوە قاچاق نییە کاتێک داخلی یەکوانە دەبیتن دەمانفرۆشەوە بە نرخێکی گونجاو بەس ئێستا کە لەوەتی و حسەی ڕاوەستایە ئەوەی دێ بە قاچاق بێتن یاخود بە بازاری ڕەش دێتن لەوێن دەر دەفرۆشێتەوە لەو بازارە یەکوانە کەمی نەفتە زۆر کەم ئێستاکە لەبەوەی حکوومەتی عێراقی خەزم دەکات لەبەوە بایع تەوزیعاتەوەوانە دەکات حکوومەتی هەرێمیش لێکوانە هیچ ئینتاجێکی نەفتی نییە ناچارت چاو لەوە دەکات لە دەرەوە بێ پاریش لێر کە تەوزیعاتی ناو ماڵان دەکرێت لێ لە بازاری ڕەش دەکراوە لێکوانە تەوزیعاتی ماڵان دەکرێت زۆری بازرگانە بەڵێ بە ڕەسمی نیمانە تاکو ئێستا کە برێەوە لەگە حکوومەتە عقدەکە زەخم کا و بێ لە لێر تەوزیعات کاتەوە نەفت زۆری بەڵێ هەیە فلاش بەرزما هەیە لە بۆ گاز دەبی فلاش نسمشما هەیە لە بۆ ماڵان دەبی ئێستا فلاش نزمەکە زۆر کەمە ئەوڕۆ 270 هەتا 270 کردێ لە بازار پێش بینی دەکەین تا ئەگەر ئەو هاوی زۆر بەرزتر دەبتەوە تاکو 300,000 دەچی ئەوواە پار ئەو وەختانە بە 160,000 و تا 170,000 بە ترێلە تقریبا ترێلە 36,000 ئەو پەڕی بێ 5 ترێلە دێتن زیاتر ڕۆژانە بەشی ئەو ئێرە ناکات ڕۆژانە ئەگە بێتن لە 500,000 لتر کەمتر یعنی پێویستی باڵێ بە تاکید ڕۆژانە عەرز و تەڵەبە ئەو ڕۆژی کە بەنزی زۆر بی سعرەکە دێتە خوارێ ئەو ڕۆژی کە بەنزی زۆر بی سعرەکە هەر دەستێت گازش نەفسشی نەفتش بۆ دوستانەی بەرەودستان دەڕۆین گرانە گاز بەنزین نەفت سێسا نەوعی هەیە کار هەیە بێجی هەیە سوپەر هەیە مەعەسەن لە ئێراندا لەم ویلایەتی دێتن ئۆکتانمان هەیە لێکوانە ئۆکتانی لێ بدەین یان دەبینە فەحشە حکوومەتی بەوێ لێک دەکرێت ئەوڕۆ سعری نەفتی 270,000 مليار جارة توزيعات هذا بيو توزيعات بلواني دابز هذا بيو توزيعات غازة بنزينة نوتة هم موادك يعني غازي مولدانا نفتي مالانا زۆریە ئێستا گاز بن و منە ساعب مۆلیدەکان دەڵێن گاز گرانە بەرمیلی گازی ئەوڕۆ بە 245,000 فرۆشتایە ساعب مۆلیدەکان ئەو گازەی ناشتێن ئەو گازی ساعب مۆلیدەکان دەشتێن بە 150,000 ڕوونە نەفتای دەکەنە ناوێ دەکەنە گاز نازەرەریان نییە وەکو لە ئەمپێریش گران دەکەن و دەڵێن حکوومەتی مەثەلەن بارما قورسە گاز گرانە ئەو گازەی بە 250,000 نییەوان دەکڕن ئەو گازە بێجیە کەرکووکە دۆرەیە بەغدایە بەسرایە ئەوە ڕووینی معمەلیە کە خام دێت فلۆینەکەی دەداتە لای شوێ نەفتەکە ڕوونەکە بەتنێ دەبینێتەوە نەفت جۆری نەفتی کارمانەیە نەفتی بازیانمانەیە نەفتی بێجیە نەفتی دۆرەیە ئەو نوع نەفتانەیە ئەوڕۆ لەو بازاڕی 270,000 دەکا ئەگە سپیبی بۆ ماڵان دوێنێ بە 6 بوو دەڵێن ڕۆژانە ئەگە کەمبی مەوادەکە هەڵدەستی ئەگە زیاتر بکەتە بازارە دێتە خوارێ